هێچێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دامەزراندنیەوە تا ئێستا حیزبێکی بەهێز و پتە بووە و دەیان هەزار شەهیدی بەخشیوە و قوربانی و تێکۆشانێکی بێوچانی کردووە لە پێناو بەدیهێنانی مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان. یەکێتی وەڵام دەرەوەی قۆناغێکی سەخت و دژواری خەباتی کوردایەتی بوو، وەڵام دەرەوەی هەستانەوە و مقاومەت و قوربانیدان بوو بۆ شکست و کارەساتەکان. یەکێتی جێگرەوەیکی ڕازگۆیانی سەردەمی شەوەزەنجی تاریکی و بێئومێدی بوو، هەر بۆیە توانی لە ماوەیەکی کورتدا پێگە و ناوبانگی خۆی لەسەر تاسەری کوردستان قایم و پتە و پەخش بکات ببێتە جێگەی ئومێدی زۆرینە بە ئێستاشەوە. یەکێتی هەر لە سەرەتایی دامەزراندنیەوە بەردەوامی هەڵدەبژارد بۆ خەباتکردن لە دژی ستەم و زوڵم و خەباتکردن بۆ بەدەیهێنانی مافەکانی گەلی کورد و لە ساڵی 1976دا شۆڕشی لە دژی بەعز بەناوی شۆڕشینەوە هەڵگیرساند. یەکێتی لە گۆڕەپانی سیاسیدا هەر لە سەرەتای دامەزراندنیەوە ڕووبەڕووی گەلە کۆمەکی و پیلانگێڕی ناوخۆی و عێراقی و ناوچەی و نێودەوڵەتی بۆتەوە، بەڵام تەنها بە خۆڕاگری و ڕاستی و دروستی بیر و باوەڕەکەی و پشتگیری لە بن نەهاتووی جەماوەرەکەی توانیوێتی خۆڕاگر بمێنێتەوە و بەهێزتر ببێت. یەکێتی لە پای سیاسەت و ڕەچە و ڕێبازی خەباتەکەی و بیر و بۆ چوونە مرۆڤ دۆستەکەی و خەمخۆریە کوردانەکەی تا ئێستا توانیوێتی بێبەدیل بمێنێتەوە و تەنها بەدیلی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر یەکێتی نیشتیمانی کوردستانە، چونکە هێزەکانی تر ناگەنەوە بە دروشم و سیاسەت و ئایدیا و ڕێبازی نێخوازی ئەو حیزبە. تەنیا یەکێتیە کە بێ جێگرەوە ماوەتەوە و نەک تەنیا بۆتە ئومێدی دۆست و لایەنگر و جەماوەرەکەی خۆی، بەڵکو بە ئێستاشەوە لە ناو زۆرێک لە لایەنە سیاسی خەمخۆر و لایەنگری سیاسەتەکانی یەکێتی هەیە، چونکە دەزانن ئەو حیزبە لە خەمی گەورەی نەتەوە و نیشتیمانیدایە. یەکێتی وەک حیزبی ڕەسەن هەمیشە ئامادەی بەخشین و قوربانیدان و نەرمینواندن بووە، نەک عینادی سیاسی و ڕق و تۆڵەکردنەوە و لە ناوبردنی جەستەیی و فکری. یەکێتی خاوەن بڕیاری چارەنووساز بووە لە ساتی دامەزراندنیەوە تا ئێستا. یەکێتی حیزبێکە سەرەکیە و ڕۆڵی گرنگ و بەرچاوی هەیە لەسەر ئاستی کوردستان و عێراق و ناوچەکە و نێودەوڵەتی. ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان چوارەم کۆنگرەی خۆی دەبەستێت لە پێناو نێوبوونەوە و گەشانەوە و خۆڕێخستنەوە و توند و تۆڵبوونەوە و هەستانەوە بۆ ئەوەی لەگەڵ گۆڕانکارەکانی سەردەم بگونجێت، بە تایبەت لە کاتێکدا هەرێمی کوردستان و ناوچەکە و دنیا لە بەردەم گۆڕانکاری گەورە و کتوپەردان.